ئەمانە و چەندین ناکۆکی دیکە کە تا ئێستا دەکرێت بڵین باسی لێوە نەکراوە. من دەمەوێت گفتوگۆی بکەم لەگەڵ بەڕێز خانم عابد شۆڤەکاری سیاسی لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. بەڕێز خانم زۆر بەخێر بێت. بۆچی ئێستا ناکۆکی نێوماڵی شیعەکان هێندە هەڵکشاوە، هێندە زیادی کردووە؟ نعم، بداية شكرا جزيلا على الاستضافة. داخل الإطار التنسيقي ململاني وقرجكان نيوان تشارتسوي هماهنگي كاري أمرونين والكورنج أمرو لميديا كان دركوتبن بلام سالك زياتر كاتك تشارتسوي هماهنگي دابج ولا نيوان بابلين نوي كونو نوي أم بابتي استايلي كوتوتوا أو نوانوية كقيس خزعلي وعمار حكيم وسوداني أو كوماليا لیستێکی نوێ هەوڵیانداوە پێکی بێن بۆ ئەوەی دەست بە سەربڕیانی نێوماڵی شیعیدا بگرن. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کردنەوەی کۆن کە ئەویش فالح فەیاض و نووری مالکی و هادی عامرین نیگەران بن لەم بابەتە. لەمەوە قەیرانەکە قوڵتر بووە بە تایبەتیش دوای ئەوەی کە زانیان تۆڕێکی سیخوڕیکردن هەیە وا دەرکەوتووە کە قەیس خەزعەلی لە پشت ئەم بابەتەوە بێت بە تایبەتیش دوای ئەوەی کە سوودانی کێشەی لەگەڵ خەزعەلی بۆ دروست بوو ئەو کاتێک کە ئامادە نەبوو پۆستێکی باڵای حەشدی شەعبی بە خەزعەلی بدات. کەواتە من ئەمە تایبەت بە کوردستان بچوار دەڵێم لە دوا کۆبوونەوەی چارچەوەی هەماهەنگی بەڕێز سوودانی داوای کردووە کە دەست لە کار بکێشێتەوە، داوایان کردو سوودانی دەست لە کار بکێشێتەوە و گوتیانە کە جێگرەوەی تۆ بەڕێز محسن مەندەلاوی دەبێت. کێ داوای لێ کردووە کە دەست لە کار بکێشێتەوە لە ناو چارچەوەی هەماهەنگی؟ کۆبوونەوەیەک دوو ڕۆژ پێش هێشتا کراوە لەلایەن چوارچێوەی هەماهەنگی دوای ئەوەی کە باسی سێخوڕیکردنەکەیان کردووە لە نووسینگەکەی سوودانی. لەوێ سوودانی هەندێک قسەی کردووە و داوای ڕوونکردنەوەی ڕاستە خۆیان لێ کردو. گوتیانە ئەم تۆڕەکەی لە پشت بووەوە چۆن بووە، قسە هەبووە لەسەرەوەی ئەم تۆڕە یارمەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای داوە لەوەی هەندێک سەرکردەی حاجی شەعبی و هەندێک میلیشیا ترۆر بکات. کەواتە زۆرێک لە سیناریۆ هەیە وەکو ئەوەی لە حکوومەتی مستەفا کازمیە بوو. مالیکی بە شێوەیەکی ڕاستەوخۆ داوای لە سوودانی کردووە کە دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بکات. بۆ من پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە دەبینین کە چۆن چوارچێوەی مانگی زیاتر دەگرێت. کەواتە ئێستا چی دیکە سوودانی کاندیدە دڵخوازەکەی نێوماڵی شیعەکان نییە کە هەمویان لەسەری کۆک بوون ساڵی 2022. بەڵێ ئێستا وای لێ هاتووە تەنانەت ئەگەر بەڕێز سوودانیش کاندیدی چوارچێوەی هەماهەنگی بێت، بەڵام بەڕێز محەممەد شیع سوودانی ئێستا حەز و بەرزخوازی زیاتری هەیە بەوەی کە دەیەوێت کابینەیەکی دیکەش حکوومەتێکی دیکەش سەرۆکی حکوومەت بێت. ئەمە کێشەی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی دروست کردووە و ئەو لە بەڕێز خەمیس خەنجەر و هەندێک لایەنی سونە نزیک بۆتەوە. بۆیە بەڕێز نووری مالکی ئەم بابەتە ڕەت دەکاتەوە لەگەڵ ئەم شێوازە و ڕەفتارەدا نییە. ئەو دەیەوێت کە پێکاتەکانی چوارچێوەی هەماهەنگی کورد و شیعە و سونە بەو شێوازە بن کە هەن نایەوێت بە هیچ شێوەیەک لە یەکتری نزیک ببنەوە. تەنانەت ناینەوێت نەتەوەکانیش لە یەکتری نزیک بنەوە، چونکە دەبێتە مەترسی بۆ سەر بوونی مالکی جا چ ئێمە لەگەڵ ئەو کۆک بین یاخود کۆک نەبین. بەڵام مالکی تاکو ئێستاش بەهێزترین یاریزانی نێوماڵی شیعەیە بۆ زۆربەی شتەکان بەدەست ئەوە. بۆیە من وای دەبینم بەڕێز محەممەد شیع سوودانی بە ئەگەری زۆرەوە ئەم قۆناغا واخود ئەم ساڵی کەماوە بۆ هەڵبژاردن تەواوی ناکات و ناتوانێت تەواوی بکات. و من لەگەڵ ئەوەدا بۆ پێم وایە لە چەند ڕۆژی داهاتوودا یان دەست لە کار ناتوانێت تەواوی بکات یاخود خۆشی دەوێت کە دەست بەردار بێ، بە تایبەت دوایەوەی لە گوتارەکەی دوێنەی دایانی ئەمەی بە قۆڵبادان ناوبرد سوودانی. ئایا سوودانی استیقالا کات؟ من پێم وایە بەڵێ دەست لە کار دەکێشێتەوە، چونکە ئەگەر بێت و دەستیش لە کار نەکێشێتەوە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بە هەمان شێوە چەند دۆسیەکیان هەیە دژی حکوومەتەکەی سوودانی بابەتی تۆڕی خوڕیکردن کە ڕەنگە بێتە هۆی ئەوەی حکوومەتەکەی سوودانی بازێکی زۆر گەورە بدات. سوودانی گوتوێتی ئەگەر بێت و سەرۆکی ئەنجومەی نوێنەران دیاری بکرێت من گۆڕانکاری وەزاری دەکەم. پێم وایە خۆی ئەم لێدوانە پەیوەندی بە کاندیدکردنی مەندەلاوی هەیە بۆ بێتە جێگرەوەی سوودانی لە سەرۆکاتی حکوومەتدا. بۆیە ئەم بابەتەیان پێش خستەوە دەیانەوێت زوو سەرۆکی پەرلەمان یەکلای بکەنەوە بۆ هیچ نەبێ ئەو تەمەنی لە حکوومەت ماوە بیپارێزێت و بەهێزەوە بگەڕێتەوە هەڵبژاردنەکانی داهاتوو.
بەڵام بەڕێز سوودانی زۆرێک لە هاوپەیمانەکانی خۆی لەدەستداوە بە تایبەتی لە نەوەی نوێی چوارچێوەی هەماهەنگەی و پێم وانە بتوانێت حکوومەتێکی دیکە وەربگرێت. باش هەر خۆی حکوومەتەکە حکوومەتێکی ڕاگوزەر بوو بڕیار وابوو هەتاوەکو هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دەدرێت بەم شێوەیە بەردەوام بن، بەڵام بۆچی ئێستا نایەنەوێت هەتاوەکو ساڵێکی دیکە درێژە بن بەم کابینەی حکوومەتی ئێستا؟ ئێمە باس لە ساڵێک دەکەین، تەنیا ساڵێک ماوە بۆ حکوومەتەکەی سوودانی و هەڵبژاردنەی داهاتوو لە مانگی دەی ساڵی 2025 هەڵبژاردننی پەرلەمان دەکرێت، بەڵام من بەڕاستی پێم وانە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بۆ کارەکەش زۆرە، چونکە ئامادەیی و کۆمیسیۆن لەو ئاستەدانی و کۆمیسیۆن ناتوانێت ئەو کار بکات لەو ماوەیەدا، بۆیە زیاتر لەگەڵ ئەوەدام کە بەڕێز محەممەد شیع سوودانی خۆی دەست لە کار دەکێشێتەوە. ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام نەدرێ ئەمە کێشەکە توانای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە یاخود لایەنەکانن نایەنەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێ. پرسیارەکە دووبارە ئەگەر ساڵی داهاتوو هەڵبژاردننی پێشوەختەی عێراق نەکرێت کێشە تەکنیکیەکانی کۆمیسیۆنە یاخود لایەنە سیاسیەکانن نایەنەوەی هەڵبژاردن بکرێ. بەر لە هەموو شتێک کاتێک نییە، کاتێکی پێویست نییە بەوەی تۆ ئامادە سازی خۆی بکەیت لە ڕووی لۆجستیەوە، ئەمە کۆمیسیۆن لە توانایدانی، بەڵام لە هەمان کاتیشدا هەوڵدان بۆ هەڵبژاردننی پێشوەختە وەکو هەڕەشەکردنێک وا دەبێت، چونکە ڕەنگە محەممەد شیع سوودانی لەو ماوەیەدا دەستەکار کەشانەوەی خۆی پێشکەش بکات و بابەتەکە بەو سیناریۆی کۆتایی، بەڵام هیچ لۆژیکێک لەوەدا نییە کە حکوومەت و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەڵبژاردننی پێشوەختە بکەن تەنیا بۆ ماوەی 12 مانگ بەر لە کاتی بنەڕەتی هەڵبژاردن، بە تایبەتی دوای ڕێکە قسە و لێدوانەکانی نووری مالیکی کە گوتوویەتی هەڵبژارد بەر لە تەواوبوونی ئەو خولەی کۆمیسیۆن پێویستە ئامادەکاریتەوە بکرێت. ئەمانە هەمویان پەیامن بۆ سوودان. کاتەوە بۆ چوونی تۆ ئێستا دۆخەکە بەرەو کوێ ئەڕوات؟ من پێم وایە لەلایەک هەندێک دۆسیەی زۆر گەورەتر ئاشکرا دەبن، وەک چۆن گەندەڵیەکان و وەک چۆن تۆڕێکی سێخۆڕیکردن ئاشکرا بوو. لەمەدا من چاوەڕێ دەکەم لەسەر حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەندێک دۆکۆمنت و بەڵگە بڵاو بکرێنەوە، بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە با بڵێن دزی سەدە و ئەوەی کە لەم دوایە لەسەر حەیدەر حەنون و ڕژێنرا سەرۆکی دەستەی دەستپاکی، وە ئەوانەی پێکێنەری هاوپەیمانی ئیداری دەوڵەتن لە ماوەی داهاتوودا جوزۆڵێکیان دەبینین و بەو شێوازە دەبێت کە هەوڵی خستنی یەکتر دەدەن، بەڵام بەدڵنیاییەوە ئەمە کاریگەری لەسەر باردۆخی سیاسی دەبێت و بە دووری نابێنم لەسەر دۆخی ئەمنیشەی بێت، کە عێراق تاکو ئێستاش بە گەمارۆی ئیسرائیل و ئێران دەورە دراوە و بە ململانەی ئەمریکا و غەزە لەلایەکی دیکە بەدڵنیایی و ئەمە کاریگەر لەسەر عێراق دەبێت. زۆر سپاس دەکەم بەڕێز خانم عابد، شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادە بووی. دەستخۆش.